سڵاو نێرانی وسەرانی ئەزیز، من شەک خەلیلم لە پۆدکاستی نوژدارۆ لەگەڵتانم. بابەتێم هەفتەیەمان دەربارەی گیر و گرفتەکانی چاوە کە تیایدا باس لە باوترین گرفتەکانی چاوەکەین و چارەسەرەکانی ئەخەینە ڕوو بە میوانداری دکتۆرە تارا محمود، پرۆفیسۆری یاریدەدەر و پسپۆڕی نەشتەگەری و نەخۆشیەکانی چاو و مامۆسای لە کۆلێژی پزیشکی گشتی. زۆر بەخێربێت دکتۆرەجان. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانە ئامادەی. دکتۆرە سەرتا بۆ دەست پێکەین، ئێوە وەک پزیشکی پسپۆڕ چۆن بە چاوێکەڵێن تەندروستە یاخود ئەو پێوەرانە چین کە تەندروستی چاوی پێدیاریەکەن؟ بەڵێ، چاوێکی تەندروست واتە چاوێک ئیشی یەکەمی چاو بینینە. بەڵێ، بینینێکی تەواوی هەبێ کە کێشەی نەبێ بۆ نزیک بۆ دوور، وێنەکانی هەموو یەک خۆی ببینێت بۆ کامێرەیەکی ڕوون. ئەمە ئیشی سەرەکیەتی. هەروەها کێشەی تری نەبێت لەوەی کە ئازاری هەبێ، سوور ببێتەوە بخورێت، ناڕەحەت بێت لەگەڵ هەموو تروکانێکە هەست بکە کە شتێک لە ناو چاوێتی و جوانیکیشی هەبێ چاو، واتە خێل نەبێ هەردوو چاوەکە بەیەکەوەیش بچکە چاوەکو کامێرا وایە، دوو کامێرامان هەیە ئێمە لە مێشکمانە، ئەم دوو کامێرە بێ وەکو یەک بن، وێنەکانیان وەکو یەک بێ، جوڵە و ئاراستەکانیشە وەکو یەک بێت. ئەم چاوە پێ ئەوترێ چاوێکی تەندروست. دکتۆرە ئەو پێوەرەکان چین کە بەم چاو بڵێ چاوێکی تەندروست یاخود ئەو پشکنینانە چین کە تەندروستی چاوی پێدیاریەکەن بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی بینین. یەکەم جار ئێمە بینین هەموو چاوێک پێڵێن ڤیژوەڵ ئەکویتی یا ینی تیژی بینین. بەڵێ، تیژی بینین لە هەموو چاوێکە گرنگە، چکە تۆ بۆ هەموو ئیشێک ئەگەر ئیشی نزیکتە بێ ئیشی دوورە هەبێ ببینینێکی تەواوت هەبێ، ئەن پێویستی بە چاویلکە و یارمەتیدان نەبێت بۆی بینینەکە ڕوون بێتەوە. بینینە یەکەم ئیشمان یەکەم پێوەەر بینینە. دوای ئەوە ئیتر کۆمەڵی پێوەری تر هەیە لەوانەیە تەسیری لەسەر بینینەکە نەکرد بێ، بینین باش بێ. بۆ نمونە پەستانی چاو ئەگرین لەوانەیە بینینەکەشی مشکلێ نەبێ، بەڵام لەوانەیە پەستانی کێشەی هەبێ، وشکی چاو، هەستیاری چاو، ئەمانش کۆمەڵی پێوەری ترن کە ئێمە دوای ئەوەی کە بینینەکەمان پشکنین بۆ کرد، دوای ئەوەیین ئەوانەی تریشی بۆ پشکنین بدانین چاوێکی تەندروستە لە هەموو ڕۆیەکەوە، هیچ کێشەیەکی بەرزبوونەی پەستانی چاوی نییە، وشبوونەوەی چاوی نییە، کێشەی گلێنەی نییە، کێشەی دەمار و تۆڕەی چاوی نییە. ئەو چاوە اینجا جوڵەی چاوەکانی زۆر گرنگە بنم بە هەموو ئاراستەکان ئایا ئەجوڵێت وەکو یەک ئەجوڵێن چاوەکان، هیچ ماسوولکەیەکی بێهێزیتیان نیە کە چاوێکیان نەتوانێت تەرکیز بکاتە سەر وێنە. ئێمە بمشەوە پشکنینەکەین، بەس ئەگەر کە پشکنینمان کرد و بینینەکە کەم بوو کۆمەڵە پشکنینی تر هەیە بێ بیکەین دوا بە دوای ئەو، یعنی هەر هەموو پشکنینێک پشکنێکی کە بە خودای خۆیان ئەهێنێت، بەڵام سەرەکی ترینیان بینینەکەیە. دکتۆرێکێک لە گرفتەکان بابەتی کورتبینیە، ئەمانەی بۆمان باس کە ئەم بابەتە چۆنە و چۆن کاریگەری لەسەر بینین هەیە؟ بەڵێ، کورتبینی بەتەنها نییە، ینی کورتبینی کەڵین کورتبینی واتە هەڵی شکانەوە هەیە لە چاوەکە، یعنی خەتە ئینکیساری پێوترێ بە عەرەبی، ڕفراکتیڤ ئێرەر بە ئینگلیزی پێوترێ. لە چەند بابەتێک پێکاتون کورتبینیمان هەیە، دووربینیمان هەیە، ئەستیگماتیزمیشمان هەیە. کورتبینی واتە ئەو کەسە نزیک باشتر ئەبینێ لە دوور، واتە قۆقزی چاوەکەی بە شێوەیەکە یا سایزی چاوەکەی بە شێوەیەکە کە وێنە لەسەر تۆڕەی چاو دروست نابێت، لە پێش تۆڕەی چاو دروستە بێ، بۆیە ئەبێ ئەندامەکە یا شتەکە بەرێتە پێشەوە بۆ ئەوی ڕوون بێتەوە، یعنی وێنەکە بکەوێتە سەر تۆڕەی چاو. ئەمە پێوترێت کورتبینی، یعنی تا مەسافەکە کورت بێ ئەم باشترەی بینێت، مایۆپیاشی پێوترێ بە ئینگلیزیەکەی. دکتۆر هۆکارەکان چین بۆی کەسێک کە تووشی کورتبینی بێ؟ زۆری جەنێتیکە، یعنی بۆ ماوەی، یعنی مناڵێک کە لە دایک ئەبێ سەرەتا کورتبین نییە، دوایی وردە کورتبینی لەگەڵ تەمەنا دەست پێکات، لە تەمەنی گەورەبوونا دەست پێکە هەتا تەمەنی کامل بوون کە 18 بۆ 20 ساڵی بەردەوامە بێ کورتبینی. بۆ چونکە سایزی چاوەکە گەورە ئەبێت، کە گەورە ئەبێ وێنەکە لە جیاتی لەسەر تۆڕە بووە لەمە پێش کە گەورە ئەبێ وێنەکە ناگاتە سەر تۆڕەی چاو، یاخود گلێنەی چاو قۆقزیەکەی بەرەوزیابوونە چێ لەگەڵ تەمەنە. ئەمە هۆکار، ینی ئەم گۆڕانکاریە ئەمە جێنێتیکە، ینی هەندێک جار مەسەلەن بۆ ماوەیە کە سوکارەکە هەمویان دایکەکە باوکەکە هەیەە، جا جۆری بەپێی جۆرەکەشی دەرەجەکەشی بڵین هەمانە کورتبینی زۆرە بەرزە، کورتبینی نزمیشمان هەیە. کورتبینی نزم کە لە 3 دەرەجە کەمتر بوو ئێمە پێڵن کورتبینی نزم، بەس سەروی 3 دەرەجە ئیتر کورتبینی بەرزی پێوترێت، زۆر لە بۆ ماوەی لەوەیە زۆر دەوری هەیە. هەندێک جار سەروی 6 دەرەجە ئیتر پێ ئەوترێ نەخۆشین،
لەگەڵ یا تۆڕی چاویش تێکچووە گلێنەی چاویش تەنێک بۆتەوە ئەوە نەخۆشینی پێوترێت. دکتۆر باسی دەرەجە و پێوەرەکانی کێ زۆر گرنگە بەلامانە و پرسیارکە لە ناو خەڵکا زۆر باوە ئەم پێوەرانە چۆن هەژماری بۆکەن کاڵی سێ دەرەجە کێشەی هەیە یاخود چاوی 6/6 ئەم بابەتە چۆنە؟ بینین بە 6/6 حساب ئەکرێت ئەوە پەیوەندیەکی بە کورتبینیەوەکەوە نییە کەسێک کە تەواو بینینی تەواو بێت پێوترێ 6/6 تا بینینەکەی کەمتر بێتەوە ئێمە ژمارەی ژێرەوە زیاد دەکەین 6/6 لەوەی کە ئێمە ئەو تێستەی کە ئەیکەین لە دووری 6 مەترەوە ئەکرێ بۆ چونکە تیشکەکان لە دووری 6 مەترەوە تەریب ئەبن بۆ هەموو چاوێ هەمان تەسیریانە بێ بۆی ئەو تێستە دروست کراوە کە ئی چارت و یا ئیشی چارتی پێ ئەوترێ چارتی ڤیژۆڵ ئەکویتی پێ ئەوترێ ئەو چارتە لە دووری 6 مەترەوە دارێ بۆ چونکە لە نزیکیش لە 6 مەتر نزیکتر دابنرێت تەسیری بۆ چاوەکان جیاوازە بێ بۆی بۆ هەموو چاوەکان هەمان تەسیری هەبێ لە دووری 6 مەترەوە کاتە شەشەکەی سەرەوە دووریەکەی کە تێستەکەی لەسەردانراوە شەشەکەی خوارەوە تۆ چەندێک لە ڕیزەکان ئەبینی حرفەکانی کە پیشانێن حرفە بچووک بچووکەکە ئەوە هەموو کەسێکی نۆرمەڵ لە 6 مەترەوە ئەیبینێت پێوترێ 6/6 سەروتر گەورەترە لەو کەسی نۆرمەڵ لە 9 مەتریشەوە ئەیبینێ پێوترێ 6/9 ئەو لە 9 ئەیبینێت ئەوە وردە ژمارەکان زیادە بتاوای لێبێ بە 6/6 یعنی منە و تێستەم لە 6 مەترەوە بۆ کردووە کەچی گەورەترین پیت ئەبینێ کە خەڵکی ئاسایی لە 6 مەترەوە ئەیبینێ ئەم تەنها لە 6 مەترەوە ئەیبینێ یعنی تا ئەوەی ژێرەوە زیادکە یعنی بینینەکە کەمترە جا ئەمە بۆ هەموو نەخۆشینەکانی چاو گونجاوە ئەم تێستە ئەوە نیە تەنها بۆ کورتبینی بێ بۆ دووربینیە بۆ ئەستیگماتیزمە بۆ ئاوی ڕەشە ئاوی سپیە کێشەی تۆڕی چاو بۆ هەمووی ئەبێ ئێمە ئەمە 6/6 جیاوازە بۆ هەموو نەخۆشینەکان ئەمە تێستی بینینە زۆر جار نەخۆشەڵێ باشە من چەند دەرەجە داوەزیوە ئەم 6 ئەوەنە یعنی چی و 2 دەرەجە یعنی چی ئەمەش کە لەی 6 یعنی ئەو بینینەکەی ئەوەنەیە ئەم کەسە بینینەکەی 6 ئەوەنە یعنی ئەوەی کە خەڵکی ئاسایی لە 6 مەترەوە ئەیبینی ئەم لە 30 مەترەوە لە 30 مەترەوە ئەیبینی ئەم لە 6 مەترەوە ئەیبینی کەسێ 6/6 بێت و بەڵام چای کورتبینی هەبێ ئەوە گەرش کەواتە کورتبینیەکە تەسیری نەکردوێتە سەر بینینەکەی ئێمە هەمومان گلێنەی چاومان هەندێک کەم و کوڕیتی تایە هەموو کەم و کورتی تایە هەموو گلێنەیەک کەمێکی تایە بەس شەرت نییە هەمووی تەسیر لەسەر بینین بکات هەندێکی تەسیر یعنی جەروای دەرەجەکەەوە نەکەمە بینین لە تەنها ئێمە 3 میلیمەترمان بەسە بۆ ئەوەی لە سنتەری کۆرنیاوە یعنی گلێنەوە تیشک بڕاتە ژوورەوە ئەگەر ناڕێکێکە لە دەوروبەری ئەو 3 میلیمەترە بێت پێویستی بۆ نییە کە چاویلکە دانێ بۆ ڕێکی کاتەوە بەڵام کە زیاد ئەکام حاڵەتە لە ڕوبعەوە دەست بێک کاڵین دەرەجەکە چەنە یە ڕوبع چیەوە ئیترەوە بینینەکە جیاواز شتێکی کەم بەس ئەمەیان کاڵی ڕوبع داوەزیەوە یعنی ئەم گلێنەیە قۆقزی یا خود سایزی چاوەکە زیادی کردو بوردەوردە چەندێک وێنەکە لەسەر لە تۆڕەی چاوە دوور بێ دەرجەکە بۆ دیاری ئەکرێت کاڵی ڕوبعەیەک یعنی کەمێک دوورە وێنەکە لە تۆڕی چاوە کەڵی 1 دەرەجە یعنی زیاتر دوورە کەڵی 10 دەرەجە یعنی زۆر دوورە وێنەکە زۆر تەڵخترە کە تۆ ئێستا هەر کە فۆکەس ئەەکەی بە مۆبایلەکەت یا بە کامێرەیەک سیرەکەی هەکە فۆکەس ئەەکەی وردە وێنەکە ڕوونەبێتەوە وایە کە کاتێک کە وێنەکە زۆر تەڵخە ینی چییە ینی ئەمە وێنەکە زۆر دوورە لەو شوێنەوەی کە وێنەکەم بۆ ئەگرێت وایە تۆڕی چاوی شەرۆک و فلیمی کامێراکە وایە کامێراکان لە تۆڕی چاوەری بەڵێ کامیرا خۆی لە چای یەکەم جار کامیرا بەهۆی چاوە دروستکراوە ینی وەکو چاو دروستکراوە چکە خانی شوێنێکی تاریکمان هەیە کە تۆڕی چاوە وێنەکە وەرەگرێ و شاشەیەکشمانین عەدەسەیەکشمانەیە کە گلێنەی چاو و عەدەسەی چاو بڵێ هاوێنەی چاوە وێنەکە ئەباتەوە ناو تۆڕی چاو جا تا وێنەکە دوور بێت لە تۆڕی چاوەکە وێنەکە تەڵخترە ئەیەک ڕوبعێکی هەیە ڕوبعەکە کۆنتڕۆڵەکرێ مێش کۆنتڕۆڵی ئەکات بۆ هیچ کێشەی نیە ڕوبعی هەیەڵین مادەم کێشت نییە و بینینە 6/6 و شجار لە 6/6 باشتر هەیە بینین بەڵام بەهۆی ئێستا لەم ڕۆژەیە شاشەکان زۆرن ئیش زیادە لەسەر کۆمپیوتەرە زۆر جار ڕوبعەیەکیش تەسیری هەیە لەسەر چاو بۆیە جاروای ڕوبعێکیش دانێن یەکێک مەسە سایەقە شەو ڕۆژ سایەقیەکە هیلاکە مانووە ڕوبعێکیشی پێویستی بۆی دانێڵ بۆی مانوو نەبێ چکە چاوەکە بەردەوام ماسلوکەکانی هەوڵەیە مێشک هەوڵای وێنەکە ڕوون کاتەوە ئەگەر تاو نەبێ بەس ئەگەر چاو خۆی تاوا بێ
ئەو کاتە بە پێی هەموو چاوێکی در چۆن هیلاکە بێ ئەو کاتە هیلا بەڵام ئەگەر چاوێک خۆی کورتبینی هەبێ زۆر سەیری دوور بکە زوو هیلاکە بێ بەسکە چاویلکەکەی بۆ دانەی وێنەکە خۆی ڕوو نەبێتەوە پێویستی بۆ نیە چاوی خۆی هیلاک بکات. دکتۆرە بابەتێکی زۆر باوە لەو کەسانی کە ئیشی ئۆفیسەکەن یاخود خوێندکارن ئەڵێن بە بۆنەی خوێندنەکەمانەوە چامان کەس بوو ئەم بابەتە تا چەندێک زانستیە واتە تووشی کورتبینی بوونە بۆنەی ماندووبوون و بۆ نەخوێنی زۆرەوە خۆی ئێستا بەهۆی ئەوەی کە ئێستا شاشە زۆر بەکارهێنرێت هەندێک بەحث هەیە لەسەر ئەم شتانە کراوەکە زۆر نزیک ئیشکردنی نزیک لە مناڵە لە تەمەنی مناڵە چکە تەمەنی گەشەکرد دەکەوتمان هەنگلێنە گۆڕێت سایزی چاو ئەگۆڕێ تەمەن کە ئەڵین تەمەن لە مناڵیەوە هەتا 18 ساڵی تقریبا بە تایبەتی تر لە 10 ساڵیەوە تقریبا هەکە گەشە ئەکا لە ناکاو مناڵ تەمەنی باڵغ بوون لەو تەمەنەیە چاو زۆرە گۆڕانکاری بەسەرایەت ینی گلێنە لە ناکاو گۆڕانکاری بەسەرایەت بۆیە لەو کاتەیە باشترایە ئیشی نزیک ئەوەی کە مناڵێکی بچووکە تەمەنی هێشتا 5 ساڵە بەردەوام شاشێکی بەدەستەوەیە مۆبایلێکی بەدەستەوەی بۆی بێتاقەت نەبێ ئەڵێن هیچ نازانی چی بکەین مناڵەکەمان ئیشتر نییە بیکات ئێمە ئەو مناڵانەی کە چاویان کورتبینی زۆری هەیە بەڕاستیەوەیان لێمان ئەکەینە چونکە زۆر بەکارهێنانی ئەو شاشانە بێچکەلەوەی چاوشکە کاتەوە و هەموو تیشکە ڕاتە ناو چاو کورتبینیش زیاد دەکات بۆی ئێمە ئەوە ینی ئامۆژگاری دایکان و باوکانەگەین کە مناڵ نابێت تا 10 ساڵی مۆبایلی خۆی هەبێ ئایپادی خۆی هەبێت یعنی جارجار تۆ گەر ئایپادی دایکی بێت یا مەسەلەن ئەی باوکی بێ کەمتر بەکارێن وەسی خۆی بێشە و ڕۆژ بەدەستی وێتی دۆ ناتوانانی لێ بسەن بۆیە زۆر خراپە ئەو جۆرە شاشانە کە لە تەمەنی مناڵیا بدرێ بەدەست مناڵەوە بێ من مناڵی 5 بانگانم بینیوە بەوە لە شیرەکە بەواخوا ینی ئەوە زۆر ترسناکە بۆ چاو. دکتۆرە ئایا شێوازی ژیان لە بابەتی خواردن یاخود خواردنەوەکان هیچ کارگەریان لەسەر تەندروستی چاو هەیە؟ خواردنەکان بە شێوەیەکی گشتی خواردنی تەندروست هەر بۆ چاویش باش ئەو خواردنانەی کە ئەنتیۆکسیدانتەکان ینی میوەکان دیژە ئۆکسانەکانی تایە و ڤیتامین و میوەکانی لە میوەکانە هەیە ئەوانە هەر باشن بۆ چاو بە شێوەیەکی گشتی لە مناڵە پرۆتینی پێویستە مناڵ چاوریشی پێویستە ینی ئەبێت تەکمیلە بێ خواردنەکان بەڵام ئەم خواردنە سەریعانەی کە ئەدیتیڤیتیایەوە هەشتی هەماوادی حافیزەیتیا بە شێوەیەکی گشتیار خراپە بەڵام چاو پێویستی بە هەموو مادەکان هەیە بۆ گەشەی خۆی ڤیتامیناتەکان لەگەڵ پرۆتینەکانیش. دکتۆرای چی دەروانەی نەخۆشە درێژخانەکانی وەکو شەکرە و بەرزبەستانی خوێن ئەمانە چۆن کاریگەریان لەسەر تەندروستی؟ ئەمە لە شەکرە کاریگەری زۆر خراپەیە لەسەر چاو ئەو کاریگەریش هۆکارەکەی شەکرەکە نییە بەتەنها تەمەنی شەکرەکە چەندێکە یعنی ئەو کەسە چەندێکە شەکرەی هەیە کۆنتترۆلی شەکرەکەی چەندێکە نەخۆشی تری هەیە لەگەڵ شەکرەکەیە مەسەلەن پستانی خوێنی بەرزە گورچی لی نەخۆشە قەڵەوە چەوری بەرزە کەم خوێنی هەیە یا خستبوونەی خوێنی ئەمانە بە هەموویانە پێوتە کۆمەڵە ڕسک فاکتەر تەسیری هەیە لەسەر چاو تەمان لەسەر ئەلتیهاباتی چاو هەیەی لەسەر ئەوەی ئاویسپی زووتر دروستەکە هەیەی بەڵام ئەوەی زۆر خراپە ئەوەی لەسەر تۆڕی چاو هەیەی ئاوسانی تۆڕی چاو نەزیفی تۆڕی چاو بۆیە کۆنتترۆلی شەکرە گرنگترینە یعنی هەر کۆنتترۆلی شەکرە ناکەڵێ مێدیکەڵ یعنی کۆنتترۆلی ئەبێ بکات یعنی هەموو بایۆکیمیکەڵ کۆنتترۆلەکان ینی مەسەن چوری نابێ بەرز بێ زەختی نابێ بەرز بێ گورچی لێ بێ بەباشی ئیش بکە بۆی ئەو شەکرە سەرف بکات ئەبێ ئەوانە بە هەمووی کەسێکە شەکرێ هەبووی تر بڕیار بات ئەبێ نەک هەر بڵێ نان ناخوات دەبێت چوریش کەم کاتەوە ئەنێ بێ بە تەواوی شتەکانی کۆنتترۆل کات. تۆ ڕێنمایی چێ بۆ کەسانی کە شەکریان هەیە و تا چەنە گرنگە پشکنینی چاو بکەن کە ئیشە بزانێک شەکری هەیە ئەگەرێکی شەکرەی هەبێ 5 ساڵی بەسەرات چوو بێ طبعاً من نازانین شەکرەکەی دەست پێەکە نەخۆشەکان هەمویان هەروە زۆر کات بەسوودفە بەڵێ بەسوودفە ئەزانێ مەسەلەن عملیاتێکەکە پێشەوە فەحسی بۆ ئەکەن یا فەحسێکی عام ئەکا بۆ شتێکی کە ئەڕوا اینجا ئەزانێت ئەگینا نیشانەی زۆری نییە شەکرە ئەمڕۆ مڵێن شەکرە دەست پێ بکە هەتا 5 ساڵیش تەسی لەسەر چاو ناکات بەس ئێمە زۆربەی ئەوانەی تەشخیص کراون لەوە چێ دەمێک بێ هەیان بێ بۆیە تا 5 ساڵ شەکرە تەسی لەسەر چاو ناکە بەس تەسیری کرد ئەگەر نەخۆش هەبووە لە لای ئێمە تەشخیص بووە کە شەکرەی هەیە گەشتۆتە نەزیفی چاو اینجا زۆر نەخۆشمان هەیە بەوە یەتیان چاوی تەڵخەبێکەکەی سەیرەکەین لەن تۆ شەکرت نیە لە نازام تا ئێستا فەحسم نەکردووە گەشتە فەحسەی سەیرەکەی هەیەی کاتەمە دەمێکە هەیەی بۆی شەکرە تا 5 ساڵ تەسی لەسەر چاو ناکە دوای 5 ساڵ ئەگەر ئەو ڕسک فاکتەرانی کە باسمان کرد ئەوانەی کۆنتترۆل نەبێ و شەکرەکەی کۆنتترۆل تەسی لەسەر چاوەکات باشترین عینیش ئەوەیە کە ئیتر کۆنتترۆلی کا کەوتی شەکرە میتر ئەم شەکرە لەگەڵ خۆیان
يعني أبي شربك لقل شكرك أبي كنترول أمزال بي بس الشكرك شو كارجري كي زوري لسه تندرسي زوري هي وكيشكش يعني شهر سر ناكري با لا إما ئەوسانی شەبەکەی چاو زۆر دەرزی پێویستە دەرزێکی زۆر و گران و زەخت لەسەر نەخۆش و مانگانە لەیزەری ئەوێ لەیزەریش تۆ هەر تۆڕی چای پێسووتێنی یعنی زەرەر ئەی لە چاوەکە لە بەرخاتری ئەوەی نەزیفەکە کەم بکەیتەوە نەشتەرگەریش ئەوەش هەر حاڵەتێنێکی زۆر خراپی هەیە. دکتۆر بە پێچوانەی کوردبینی و بابەتی دووربینیمان هەیە ئەم گرفتە چۆنە و هۆکارەکانی چین؟ دووربینی هەموو شتەکانی پێچوانەی کوردبینیە واتە وێنە لەسەر تۆڕی چاو دروست نابێت لە پشت تۆڕی چاوە دروستە بێ بۆ تا وێنەکە دوور خەیتەوە نزیکترە بێتەوە لە تۆڕی چاو و ڕوونترە بێتەوە ئەمەش چاو هەوڵەیە وێنەکە ڕوونکاتەوە بۆی بەردەوام لە تەقەڵوسا بێ ماسولەکانی ناو چاو ئەمەش هەندێک جار لە مناڵی بچووکە ئەبێ بەهۆی خێل بوونی چاو دووربینی لە مناڵە لە ئاسایە مناڵی لەدایک بووە دووربینە سەرەتا بەڵام چاوی بەهۆی ماسولەکانیەوە کۆنتترۆلیەکە بەڵام هەندێک دەرەجەمان هەیە کە سەروی 4 دەرەجەیە کۆنتترۆل ناکرێت بە مناڵەکە بۆی تووشی خێلی ئەکات دووربینیشێکێکە لە هۆکارە سەریکیەکانی تەمەڵی چاو لە مناڵە ئەبێ چارەسەر بکرێت ئەگەر دووربینی یەکسەر 4 دەرەجە 5 دەرەجە بوو بۆی هەیە ئەو مناڵە تووشی خێلی بکە و تووشی تەمەڵی چاو بکە بەڵام دووربینی لەدایک بوو ئەو کەسە لەدایک بێ هەیەی ئەوە نییە بڵێ وەکو کورتبینیەکە لە تەمەنی گەشەیان دروستە بێت نە ئەم بە پێچوانەوە لەدایک ئەبێ هەیەی لە تەمەنی گەشەیە کەمە بێتەوە کەمە بێتەوە تا ئەگە هەندێک جار لەوانەیە گەر 6 دەرەجەی لە چاو کرد بێ زائید 6 بوو بێ لە 8 ساڵ لەوان بێ بە زائید 1 زائید 2 وێ کەمە بێتەوە چکە چاوەکە بەرە و کورتبینی ئەڕوات هەندێک دەرەجەمان هەیە زۆر بەرزە ئەوە هەندێک جار هەر وەکو خۆی ئەمێنێتەوە چاوەکە سایزی لە 2 ساڵی تقریبا مناڵ چای وەکو خۆی لێت بەڵام گلێنە تەنها بەردەوام لە جوڵە لە گۆڕانکاریە تا تەمەنی ئەگاتە 8 ساڵ بۆیە وێنەی نزیک باشتر نابینێت ینی تا وێنەی دوور تەقەڵوسێکی زۆر ئەکە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە چاوەکە تووشی تەمەڵبوون بێت. دکتۆرە ڕاستەڵێن زۆربەی کەس لە دوای 40 ساڵێەوە تووشی دووربینی بەڵێ ئەوە دووربینی تەمەنە پریسبایۆپی پێوترێ ئەوە دوورکەوتنەوەی وێنە نزیکەکە یعنی وای لێت ئەبێ وێنایی نزیک دوور خەیتەوە بەهۆی چیەوە بێ بەهۆی کەمبوونەوەی توانای ماسوولکەکانە لەگەڵ هاوێنەی چاوە بە کە بتوانن وێنەکە تەرکیز ینی وێن یان بڵێ پێوتر ئەکۆمۆدیشن ینی کەمکردنەوەی توانای تەرکیزکردن بۆیە وێنەی نزیک وردە تەڵخە بێ لای ئینسان لە دوای 40 ساڵی ئەوە شتێکی نۆرمەڵە طبیعیە ینی هیچ پەیوەندێکی بەدنەخۆشینەوە نیە کەسێکی نۆرمەڵ وای بەسەریەت ئەگەر کەسێک کورتبین بێ درەنگتر وای بەسەریەت کەسێک دووربین بێ زۆر زووتر وای بەسەر لەوانی لە 35 ساڵی وای بەسەر بێ نزیک باش نەبینێ ئەوش بەهۆی لاوازبوونی ماسوولەکانی چاو بەهۆی تەمەنەوە ینی لەگەڵ نۆرمەڵە لەگەڵ ڕقبوونی هاوێنەی چاو کە ناتوانێت وەکو جاران توانێت قۆقزەکەی زیاد و کەم بکات. دکتۆرە چەند ترندێ هەیە بۆ پاراستنی تەندروستی چاو بۆ نمونەیەک لەوانە ئەوەیە کە ئەگەر 20 خولەک بخوێنیتەوە 20 چرکە سەری تەنێکی دوور بکە ئایا ئەمە بەڵێ ئەوە پێوترێت لە ڕول ئۆف 20 بەهۆی شاشە بەکارهێنانەوە کەسانی کە ئیشیان بەردەوامە هەیە دەڵێت 10 ساعات من لەسەر کۆمپیوتەرم یا ئەوانەی کە مۆبایلیان دایمە بەدەستەوە ئەوانەی کە ئایپاد و ئەو شتانیان شاشەکانیان بەدەستەوە ئێمە پێیان ئەڵێن کە هەموو 20 دقە جارێک یا چاو داخە یا سەیری دوور بکە بۆ ماوەی ینی سەیری دوور کاڵێ 20 فیت یعنی ها 20 فیت سێ بەسمانەوە ینی 6 مەتر دوور بێ ئەو شتێک کە سەیری ئەو تەنەی کە سەیری ئەەکەی بۆ ماوەی 20 چرکە بۆ ئەوەی ئیسراحەتێ بەی بە چاو چکە لە کاتی شاشەکانە تروکانی چاو کەمە بێتەوە کە تروکانی چاو کەم بوویەوە چاوی وشکە بێتەوە تووشی وشبوونەوەی چاوە بێ بێژگە لەو تیشکانەش کە ژیا زیاتر تیشکە کورتەکانە تیشکی شینە کە ئەڕۆنە ناو چاو کە زیان ئەگەێنن بە گلێنەی چاو بە هاوێنەی چاو بە تۆڕی چاویش. دکتۆر بابەتێکی تر هەیە ئەڵێن سەیکردنی تیشکی خۆر لە بەیانیانە بەسوودە بۆ تەندروستی چاو. تیشکی خۆر بۆ باشتر سەیریکەی هیچ سوودێکی نییە بۆ چاو باکسەوە زیانی هەیە چکە تیشکی خۆر کۆمەڵی تیشکی تایە تەنها تیشکە بینراوەکانی تیان نییە تیشکی خۆر ژێرسوور و ژوورۆ نەوشەیشی تایە هەردووکیان خراپن بۆ چاو لە تیشکی بە پێچوانەوە لە ئێواران و بەیانیانە ژێرسوورەکە زوو ئەگات ینی ئەو زیان سوورە ئەگاتە چاو زیانی هەیە بۆ هەم بۆ تۆڕەی چاو هەم بۆ هاوێنەی چاویش زیانی هەیە کورتەکەش کە لە شین و وەنەوشەیەەکە
خۆی ئەبینێتەوە ئەوە نەشەر زیانی هەیە بۆ چاو بۆی مباشر سیرکردنی تیشکی خۆر خراپە بۆ چاو. دکتۆرە چی دەربارەی نایت شفتی موبایل و ئایپادەکانمان ئەوەیە کە لە ئێوەرانە ڕێنگ کەمە زەر دەبێت ئایا ئەمانە بە سوودن یاخود شکاریگەرێکی هەیە؟ ئەوانە سوودیان هەیە بەوەی کە تیشکە کورتەکان کەت ئەەکەن ناهێڵن بێ بۆ چاو ئیسفادەی ئەوەی لەکەی ئەنی هەموو تیشکەکان ناڕاتە چاو بەتابەت کورتەکان کە زیانی زۆرە بۆ چاو. دکتۆرە ڕێنمای چێ بۆ ئەو کەسانی کە خانوویکی تازە دروستەکەن لە هەڵبژانی جۆری گوڵۆپەکانیان مەبەستم ڕەنکەیەتی زۆر کە ساڵەیە کە ڕەنگی زەربا و تەندروستە و گلەوانی کە زۆر سپی بێ. ڕەنگی زەرد ناوەڕاستی ڕەنگەکانە ینی ڕەنگی زەرد لە ناوەڕاستی لە بینی کورت و شەپۆلە کورتەکان و شەپە لە درێژەکان ینی موریحترین ڕەنگە بۆ چاو چونکە ڕەنگە سوورەکان ئەوەی کە بەرەو سوور ئەڕوا ینی شەپۆلەکەی درێژە ئەوەی کە بەرەو شین ئەڕوا شەپۆلەکەی کورتە هەردووکیان زیانیان هەیە بۆ چاو بەس ڕەنگی زەرد لە نێوان هەمویانایە بۆیە شەپۆلەکەی وەسەتە لە وەسەتایە و کەمترین زیان و کەمترین ماکی هەیە لەسەر چاو. دکتۆرە گەر باس لە چارەسەرەکان بکەین و سەرەتا بۆ چاویلکانە دەست پێ بکەین کە بەکارهێنرێت بۆ پاراستن لە تیشکی ئامێرە ئەلکترۆنیەکان ئایا ئەمانە سوودیان هەیە یاخود تەنها ترێندێکە و خەڵک بەکارهێنێ؟ هەندێکیان پێوترێت بلۆک ینی تیشکە کورتەکان ئەکاتەوە بۆ کەسانی کە زۆر ئیشیان هەیە لەسەر ئەو کۆمپیوتەر و شاشەکان ئەنی ئەوانە بەکاربێنن باشە بۆ ئەوەی کەمتر تیشک بچێتە ناوچاویان سوادێکی لێگەن ئەو کەسانەی کە لە دەرەوەن لەبەر هەتاون پۆلەرایز و فۆتۆگرەی و ئەوانە بەکارێن بۆ ئەوەی بەعام تیشکەکان کەت ئەکەن هەموو تیشکێکی ڕۆژ ناڕاتە ناوچاویان ئەوانەی سوادەی هەیە. چی دەربارەی چاویلکە ئایا ڕێگرێ لە توشبوون بە کورتبینی یاخود گرفتەکانی چاو یاخود تەنها بۆ ڕێکردنەوەیە واتە گەر کەسێک چاوی کەس بێت و چاویلکە بەکار نەهێنێ خراپترە بێت؟ ئەوە شتێکی زانستی لەسەر نییە کە بڵێ گەر چاویلکە بەکاربێنێ ئەم ئێستا ناقصدووە نابێ بە ناقصێ ئەوە شتێکی لەسەر نییە بەڵام ئەگەر کەسێت چاوی بەتابەت لە مناڵە وتمان کەوانەی کە دووربینن تووشی تەمەڵبوونی چاوە بن ئەگەر چاویلکەی بۆ دانەنرێت ئەو چاوە ئەگەر بەبێ چاویلکە 6 لەسەر 12 ببینێت تا تەمەنی مناڵی تێ ئەپەڕێن تا 10 ساڵی ئەو چاوە ئیتر دوای ئەوە ڕێکیش بکرێتەوە هەر تا 6 12 ئەبینێ ئەوەی تەمەڵبوون یعنی ئەوە چاویلکە لە مناڵە زۆر گرنگە هەم ناهێڵێ خێل ببێ هەم گەشەی تۆڕەی چاوی نۆرمەڵ ئەبێ چکە وێنەیەکی ڕوون ئەڕاتە سەر تووشی تەمەڵی نابێت تووشی خێلیش نابێ بەڵام لە گەورەیە لە تەمەنی گەورەیە ئەمە شتەکانە بۆ ڕوونەکاتەوە ناهێڵێ مانوو ببێت چاوەکە ناهێڵێ سوور بێتەوە ئەنیگەر تۆ چاویلکە و پێویست بێت سایقی بکەی لەوانەیە 5 سعات سایقی بکەی چیلاک نەبی ئەگەر چاویلکەکە لە چاوە بێ ئەگەر چاویلکە لە چاوە نەبێ لەوانەیە تەحملی نیو سعات بکەی بێژگەلەوەی کە وێنەکانیش هەموو شتەکان تەڵخن بەڵام بڵێ دەرەجە ئەوە ڕاگرێت نەشتی وانە من ناقص یەکم تاوانە بۆی نەبم بەنە عینەک بەکان بۆی دانابازێ چکە من مناڵ هەموو 6 مانگ جارێ فەحسیەکەین کە فەحسی ئەەکەین دایک و باوکەڵێن خەمیانە ئەڵێن باشە خۆ عینەکەی بەکارێ ناوم 6 مانگە بۆ زیادە کرد بۆی وازانن ینی لەبەر عینەکەکە نابێ زیادیکەین نا ئێمەڵێن بۆی 6 مانگ جارێ لەبەروی ئەم مناڵ لەگەشایە بەردەوام ئێمە چاوەڕێن زیاد بکە یەکە لەوانەیە دوای 2 ساڵ بێ بە یەکونی و 2 3 و بردەوردە تا ئەگاتە 8 ساڵ بۆیە ئەمە زۆر ئاساییە ینی زیادبوونی دەرەجەکەی شتێکی زۆر ئاسایە پەیوەندی بە چاویلکەکە بەس چاویلکەکە ناهێڵە چاوەکە تەمەڵ بێ ناهێڵێ مانوو بێ بۆی کاری ئاسایی خۆی بکات. دکتۆرە زۆر کەس لە بریهی چاویلکە عەدەسە بەکارهێنن ڕاوچە لەسەر ئەمە و ئایا جۆری جیاوازمان هەیە؟ کۆمەڵێک جۆری جیاوازمان هەیە لە عەدەسە بەس ئەوەی کە زۆر باوە عەدەسە نەرمەکانی پێوترێ سۆفت کۆنتاکت لێنسی پێوترێ بەکار ئەهێنرێت بۆ جوانکاریش بەکارێن هەر هەیانە جوانکاریشە و هەم بۆ چارەسەریشە بەکار ئەهێنرێت هەمویان وەکو یەک ماکیان هەیە تۆ ئەوە جسمێکی غەریبە یعنی ئەیخەیتە سەر گلێنەکە ئەگەر شتێکی تەنها زۆر وردیش بچێتە بینی ئەو گلێنەکە چکە بەردەوام ئەو عەدەسەی لەسەر چاو بێ بجوڵە لەگەڵ هەموو چاوتروکانێک ئەبێ جوڵەیەک بکە بەسەر گلێنەکەەوە چکە گەر بنووسێ بە گلێنەکەەوە زۆر خراپە گلێنەکە تووشی هەوکردنەکە ئەبێ بەردەوام ئەجوڵێ جا ئەگەر شتێکی نامۆ ڕۆشتە نێوان عەدەسەکە و گلێنەکە بەردەوام بریناری ئەکات ئەگەر ئەو دەستەی کە عەدەسەکە هەڵئەگرێت هاوێنەکە هەڵئەگرێت بەکاری ئەهێنێ ئەگەر پاک نەبوو بێ بەکتریایەک میکرۆبێک چوو بێت تووشی ئیلتیهابی ئەکات لە ڕۆژی گەرمە زیاتر هەست بە وشکبوونەوەی چاو ئەکات لە مەسەلەن لە شوێنی دوو کەڵای ئەوانەیە لەوانەیە عەدەسەکە تووشی کێشە ببێ بۆیە عەدەسە هەموو وەکو یەک وایە ئەبێ ئەو کەسەی بەکارێنێ زۆر ئاگایدار بێ کە کۆمەڵێ شتەیە کە ڕێنمایی هەیە بێت جێبەجێیکە و هەر کاتێ زانی چاوی سوور بوویەوە ئازاری هەبوو
یەکسەر ئەو لەحظەیە چاوەڕێ نەکە بڵێ با بڕۆمە ماڵەوە یا ئەوە بکەم یەکسەر ئەو لەحظەی لای بات لای بات و چاوی ئیسراحەتێ بکات. دکتۆرە هەموو کەسێک توانێت سوود لە عادەسە ببینێ یاخود تەنها بۆ چەند حاڵتێکی دیاری کراوە بەکارهێنان؟ بەڵێ بە پێی جۆرەکان کەس هەیە هەر ئەسڵ ناتوانێت چاویلکە بەکاربێنێ بەس تەنها بە عادەسە توانێت بینینەکەی چاک ببێ بەس هەموو کەس ئەتوانێت عادەسە بەکار بەس ئایا مناڵێکی توانێت عادەسەی بۆ بەکاربێنی؟ یعنی ئەو کەسێک کە عادەسە بە کەسێکی زۆر وریا بێ زۆر ور بە وریای و مامەڵی لەگەڵا بکە ئێستا چاویلکە مشکلە نییە پیسیش بە چاویلکە خۆ تاستی ئەزانی چکە دوورە لە چاو بەس ئەم ڕێک کۆنتاکتە لەگەڵ چاوەکە بۆی زۆر حساسە بەکارهێنانی زۆر بێ بە وریایەوە بەکاری بێنیت. دکتۆر بابەتێکی زۆر گرنگ بابەتی لەیزەر و لەیزگا بۆ ڕاستکردنەوەی بینینی چاو ئەم نیشتەرگەریە چۆنە و ئایا ڕێژەی سەرکەوتنی چەندێکە؟ بەڵێ نەشتەرگەری لەیزەر بۆ چاو کۆمەڵ جۆرمان هەیە زیاتر چێمە ئیش لەسەر گلێنەی چاوەکەین ئەو کەسانی کەوتمانە باسی کورتبینی و دووربینیمان کرد کێشەیەکمان لە گلێنەی چاوە هەیە ئەم گلێنەی چاوە یا قۆقزەکەی تۆ زیاتر یا کەمترە بۆ بەهۆی ئەوەی کە کورتبینی و دووربینی دروست کردووە. چەند ساڵێ پێش ئێستا تقریبا لە ماوەی 25 ساڵێکە ئەم لەیزەرە هاتە ناوەوە کە چییە ئێمە یین سەر گلێنەی چاوەکە دەستکاریەکەین بەوەی ئەو قۆقزیەی زیاد و کەمەکەین طبعاً ئەو کەسانەی کە کورتبینن قۆقزەکەی بۆ کەمەکەین ئایتەنکیەکەینەوە ئەو کەسانی کە دووربینن دەوروبەرەکەی و بۆی لە ناوەڕاستە قۆقزی بۆ زیادکەین یعنی سووتاندنی گلێنەی چاو بە لەیزەر تەنکردنەوەی گلێنەی چاو بە لەیزەر بۆ ئەوەی وێنەکە ڕێکەینەوە ئەم نەشتەرگەری پێوترە فانکشنال یعنی بۆ ڕێکردنەوەی ئیشە ئەگینا بۆ چارەسەر نییە بڵێ تۆ ئێستا نەخۆشی لە شوێنێکە هەبێ ئەتێ بنەبڕێکەوە و نەخۆشیە بەڵام گلێنەیەکی ئەبێ و کەسێک کە لەیزەری بۆ ئەوکەی گلێنەیەکی نۆرمەڵی هەبێ نەخۆش نەبێ گلێنێکی زۆر ساغی هەبێ گەشت بێتە تەمەنێکی سەروی 8 ساڵ تەواو جێگیر بوو بێ ئەڵێەوە 2 ساڵە من عینەکەکەم نەگۆڕیوە کەواتە گلێنەکەم تەواو ڕێک بووە ڕق بووە و نەخۆشیش نییە ئێمە کۆمەڵێ فەحس هەیە پێش لەیزەر ئەیکەین دڵنیە ئەوین کەم نەخۆش بەسەم کەسە شەکرەی نییە نەخۆشی ڕۆماتیزمەکانی نییە وشکبوونەوەی چاوی نییە کۆمەڵی نەخۆشی ناو چاوی نیە ئەبێت تەواو ئەو کەسە نۆرمەڵ بێ حساسێتی نییە بەردەوام چاوی بخورێنێ کۆمەڵێ پشکنینیش بۆ گلێنەش ئەەکەین گلێنەکە ئایا نۆرمەڵە هیچ کێشەیەکی نییە دوای ئێوە بڕیار ئەین کە ئەم ئیشە بکەین کە ئەم ئیشەشمان کرد هێشتا کۆمەڵێ شتیشەی بێ بۆ نەخۆشەکەی باسکەین لەوانەیە ئەو کەسە ئەگەر نەخۆشینێکی هەبی پێمان نەزانێ بێ برینی چاک نەبێتەوە چکەمە گلێنەی ئەسووتێنین کە ئیسوتێن بێ خێرا لە ماوەی 24 ساعتە چاک بێتەوە یەک بگرێتەوە بچێتەوە جێی خۆی یعنی نۆرمەڵ بێتەوە چکە ئێمە گۆڕنەیەکی گلێنەیەکی نۆرمەڵمانەیە تووشی نەخۆشیەکەی ئەیسووتێنین بەرەو بێ ئەش زۆر بە وریایە بگرێت چکە یان لە 100% نیە نەتیجەکەی بەڵام دەورێکی زۆر باشیە بەوەی کە کەسانێکن 20 ساڵە چاویلکەیان فرەیەوە بەهۆی ئەوە پێویستیان بە چاویلکەنەوە بەس وەکو وتمە بێ هیچ نەخۆشنێکی نەبێ و کەسە تاو نۆرمەڵ بێ و ینی لە حاڵەتێکا بێ کە سەروی 18 ساڵ بێ و نەکەشی کورتبینی و دووربینێکەشی لە بینێکی نۆرمەڵە یان تقریبا لە 6 یان لە 8 تێپەڕێ تۆزێ قورسە هەندێک هەر چەند سمایڵە جۆرێک هاتووە کە لە 10 و 12 ئەکات ینی ناقص 10 ناقص 12 ئەکا بەڵام تا کەمتر بێ نەتیجەی باشتر بێت. دکتۆرە دڵنیام پرسیارێکتان زۆر دووبارە لێ ئەکرێتەوە ئەوەی ئایا کاریگەرێکی هەمیشەیە واتە کەسێک ئەکرێت تووشی دووربینی بێتەوە دوای جارێک بڵێ نانە هەمیشەیی نییە بە پێی نازانرێت چکە تۆ بێ ئەو احتیاطانە هەمووی پێی پێش ئەوە پێش اینجا لە خێزانەکەشیان تەنانە دەبێ فەحس بکەی بۆی بزانی گلێنەی قۆقزی لە عایلەکەیان نییە بزانی نەخۆشیێکی بۆ ماوەیان نییە و شەبەکەی چاویان کێشەی نییە ئەبێ ئەمانە هەمووی بکەی اینجا بیکەی اینجا ئەڵێ ئەمە بۆی هەیە من بیکەم بەڵام لە 100% نییە نابێ لە ساسە نابێ ینی هیوایەکی وای زۆر بەرزبەی بە نەخۆش ئەبێ بڵێ ینی ئەمە شتانە ئەوکەین بەڵام لەوانەیە مزعفاتانی لە دوای خۆی هەبێ هەیە لەوانەیە بۆ ماوەی 20 ساڵ هیچ چاویلکەی پێویست نبێ بەڵام مەسەلەی ئەوەی کە دوای وتمان دوای 40 ساڵی دووربینە بێ و کەسە ئەوە هەڕوئەیە یعنی ئەوەشی هەبێ و نەیبێ ئەوە هەڕوئەیە لە نەخۆشەکە بۆیە هیچ شتێک لە 100% نییە بڵێ من ئەمەد بۆ ئەەکەم و گەرنتیت ئێمێ و هەتایتر تۆ چاویلکە بەکارنیانی ئەوە قسەیکی ڕاست. دکتۆرە گونجاوترین تەمەن چیە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە؟ بەڕاستی خۆی نەشتەرگەری لە دوای 20 ساڵی باشە بکرێت هەندێک کەس ئەو نەپەلەیە دێڵێ ئەمڕۆ بووم بە 18 چکە لە مناڵی وعدیانی وتیانە ببی بە 18 ئیتر بەس لە مناڵەیە تۆ پێڵێ بەس تۆ عینەکەکەم ئێستا بۆ بەکاربێنە بووی بە 18 بۆتەکەم لە 18 ئەڵێ من ئەمڕۆ بووم بە 18 ئەبێ لە 18 ئیتر ئێمە حازری ئەەکەین بۆ ئەو نەشتەرگەریە 6 مانگ جارێ فەحسی بۆ ئەەکەینەوە هەتا 20 ساڵی نەگۆڕا لەوانێ بتوانین لە 20 ساڵی بۆی بکەین گۆڕا
چاوەکەی ینی زیادمان کرد گلێنەکەی قیاسەکەی کەواتە گۆڕانکاریشتا ماوە هەم 2 ساڵی کە ئەوەستینەوە فەحسی بۆکەینەوە 6 مانگ لەکەی ئەوەستا چاوەکەی ئیترەڵین ئەوە 2 ساڵیش عینەکی نەگۆڕیوە هیچ گۆڕانکاری بەسەر چاوێ نادووە ئەو کاتە ئەتوانین بۆی بکەین. دکتۆر کەتا پرسیارم دەربارەی ئەستیگماتیزمە زۆر کات لە سۆشیال میدیا ڕسمێکە بینین کە تیشکەکانی زۆراڵێ ئەگەر چاو بەم شێوەیە گوڵۆپەکان ببینێ ئەوە تووشی ئەستیگماتیزم بووین ئایا ئەمە ڕاستە؟ ئەستیگماتیزم هەر خۆی بەشێکە لە کورتبینی و دووربینی ئەنی کورتبینیمان هەیە بەبێ ئەستیگماتیزم هەشمانە بە ئەستیگماتیزم واتە کاتێک کە چاوەکە خاڵەکان سەیری کۆمەڵک خاڵەکەی یا بەسەر سەیری زائیدێک ئەەکەیت زائیدێک لەسەر زائیدێکی بە خەتی ڕەش نووسراوە لەسەر لەوحەیەکی سپی کە سەیری ئەوە کە ئەستیگماتیزم واتە تۆ لەوانەیە خەتێکیان تەڵخ ببینی خەتەکەی کە ڕوون ببینی ئەستیگماتیزم یعنی ئەمە یعنی خاڵ بە خاڵ نابینی خاڵێکیان ڕوونە خاڵێکیان تەڵخە لە وێنەکەیە ئەمەش چیە ینی قۆقزی گلێنەکە ئێمە هینمان هەیە ئاکسسەکانمان هەیە گلێنەکە لەوانەیە ئاکسسێکی قۆقزیەکەی زیاتر بێ لە لایەکەی تری بۆیە وێنەیەکیان ئەو وێنەگەر بەشکەین بیکەین بە زائیدێک ڤێرتیکەڵ و هۆریزۆنتەڵ ینی ستون و ئاسۆیەکە لەوانەیە ستونیەکە لەسەر گلێنەکە لەسەر تۆڕەی چاو دروست بێ ئاسۆیەکە لەوانەیە لەسەر تۆڕەی چاو دروست نەبێ ئەمە پێوتری ئەستیگماتیزم جاجاری و ئەستیگماتیزممان هەیە کورتبینە ئەستیگماتیزممان هەیە دووربینە ینی هەر بەشێکە لە کەم و کورتی بینین بەڵام تەسیری زیاتر هەیە لەسەر چاو لەسەر بینین هیلاک بوون وێنە پەرش و بڵاو ئەکات تیشک پەرش و بڵاو ئەکات ناخۆشترە لە شەوانش کە بیلبیلەی چاو ئەکرێتەوە لە شەوانە کە سایقی ئەەکەی هەیە لێ بە ڕۆژە هیچ مشکلە منێ لە سایقشکە بیلبیلەی بچوک بۆتەوە بەس کە بیلبیلەی گەورە ئەبێ لە شەوا تاریکە لەبەر ئەوی تاریکە بیلبیلەکە گەورە ئەبێ هەموو کەم و کورتیەکانی کە لە گلێنەی چاوایە هەموو تیشکە بەنە ناو چاوە بۆی ناڕەحەت ئەبێ ئەو کەسە. دکتۆر کەتا ڕێنماوی بۆ پاراستی تەندروستی ئەو هەڵە تێگەشتانەی ئەتوێت کە ڕاستیکیتەوە چاو یەکێکە لەو نیعمەتە گەورانەی کە ئێمە هەمانە ینی ئینسان کە چاوی هەبوو چاوێکی نۆرمال ئیندیپندنتی یعنی کەسە پێویست نییە خۆت ژیانی خۆتە بێ بڕێو پاراستنی زۆر زۆر گرنگە لە مناڵی و لە دایک ئەبێ ئەو مناڵە دەست پێەکە ئەبێ ئەو مناڵە وا فێرکەی کە چاو ینی شتێکی زۆر گرنگە بێ بیپارێزی بەڕاستی ئێستا ئێمە خەڵک زۆر کێشەی هەیە مناڵ هەمووی لە مناڵی و مۆبایل و شاشەکان ئەدرێ بەدەستیانەوە مناڵ زۆر چاویمان و ئێستا ئێمە جاران ئەمان و دوشکی چاو تەنها لە گەورە هەیە لە بەتەمەنەکانە هەیە ئێستا مناڵێکی 2 ساڵ 3 ساڵ چاوی وشکە بۆهی بەکارهێنانی ئەو شاشانەوە بۆی پاراستنی چاو زۆر بەکارنهێنانی ئەو شاشانە زۆر گرنگە لە مناڵە بە تایبەت لە مناڵە زۆر گرنگە بەکارنێنرێت پاک و خاوێنی چاو ینی برژانگەکان پێڵوەکان پاک و خاوێن بەکارهێنانی شۆردنی بەباشی مەساج پێکردنی هەموو ڕۆژێ بەلایانی کەمەوە جارێک بشۆرێت بۆ ئەوەی ئەو غودانەی کە چوری ئەرژەن چاو چەورەکەن چاو تەڕەکەنەوە نەگیرێت ئەمە زۆر گرنگە ینی پاک و خاوێن ڕاگررتنی چاو پاراستنی لە تیشکی خۆر زۆر گرنگە ئەنی ئینسان لەم ڕۆژەیەکە ڕاتە دەرەوە زۆر گرنگە چاویلکەی هەتاوی بەکاربێنێ بۆ پاراستنی هەر تەنها ئەو کەسانی کە ئیشیان لە دەرەوە هەیە ئیشەکەی لە دەرەوەیە زۆر گرنگە یەکێک سایق تەکسیە بەردەوام لە هەتاوەکە بەرەوە ڕووی چاوێتی پاراستنی لە تیشکە زۆر گرنگە خواردنەکانیش خوا کۆمەڵێک خواردنی بەسوودەیەکە میوەکان زۆر گرنگە کە بخورێت بۆ ئاو خواردنەوەی زۆر بۆ تەڕکردنەوەی چوار زۆر گرنگە زۆر سپاس دکتۆرە بۆ زانیاریەکانە زۆر سپاس کە تا سەبینە و بسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بوون.